مرۆڤ ئەو بوونەوەرە کۆمەڵاتیە کە پێویستی بە کەسانی تر هەیە پێویستی بەوە هەیە کە پەیوەندی لەگەڵ کەسانی تر دروست بکە ئێستاش کە سەردەمی نوێیە و گۆڕانکاریەکان خێران تەکنەلۆجیا بەردەستە هۆکاری زۆر ئاسان هەیە بۆ پەیوەندیکردن و پەیوەندی کۆمەڵاتیەکان بەڵام هەمیشە باس لەوە دەکرێت سەرڕای ئەوە هەتا بێت پەیوەندی کۆمەڵاتیەکان کاڵ دەبێتەوە و زۆر جار ئەو بارودۆخەشی ئەو ژینگەی کە مرۆڤی تایە وای لێ کردووە کەمتر گرنگی بدات لایەنی ئیشوکار و سەرقاڵەکان زۆر بوون ئەمە شوای کردووە کەم تەرخەمی هەبێ زۆر جارتانەت فرێ کەسە نزیکەکانیشت ناکەوی کە هەندێکیان ضرورە لەسەر تۆ کە سەردانیان بکەی بن نەدایک و باوکە خوشک و برایە خزم و کەس و کاری نزیکتە ئێمە باس لە پەیوەندی کۆمەڵاتیەکان دەکەین گرنگیەکەی و پێویستە چۆن لە ژیانی خۆماندا گرنگی زیاتر بە پەیوەندی کۆمەڵاتی بین و ئەو ئادابانەی کە پێویستە ڕەچاوی بکەین لە پەیوەندی کۆمەڵاتیەکانە چین کۆمەڵێک بابەتی گرنگ لەم تەوەرە دەخێنە ڕوو بە میوانداری بەڕێز عادل تۆفیق سەنگاوی ڕێنمایی کاری پەروەردەی کابڕێزیان ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانان مامۆستاگیان بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوون. بەخێر مامۆستا عادل. مامۆستا پەیوەندی کۆمەڵایەتی گرنگێکی لە چیدایە بۆچی ئەبێ ئێمەی مرۆڤ پەیوەندیمان باش بێ لەگەڵ دەور و بەرمانە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان هەڵبەتە لە دێر زمانەوە وتراوە مرۆڤ بۆ خۆی کاینێکی کۆمەڵایەتیە جا کۆمەڵایەتی بوونی مرۆڤ ئێمە ڕەنگە وای بزانین هەندێکمان بڵین هەر مرۆڤەوە حەز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکە و تێکەڵاوی بەیەکەوە هەیە و سەردان و عیلاقاتی اجتیماعی و ئەمانەی تیا گرنگە بەڵام ئەم پەیوەندیە لە گیاندارەکانی دیکەشە هەیە لە بوونەوەرەکانی دیکەشە هەیە بەڵام مرۆڤ هەم کاینێکی کۆمەڵایەتی هەم کاینێکی عەقڵانیە ئەی کەواتە جیاوازیەکەی ئێمە لەگەڵ ئەوانی تر لە کاینە عەقڵانیەکەیەتی پەیوەندی کۆمەڵایەتی بۆ خۆی بەڕاستی لەسەر سێ ڕایەڵی سەرەکی ئەوەستێ بەشێکیان بریتیە لە سەردان و پێکەوەی بەشێکیان لە هاوکاری و بەتەنگەوە بوونە بەشێکی تریان بریتیە لە هەواڵپرسی جا لەم سێ ڕەهەندەوە سەیری پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکەی ئەتوانین بڵێن ئیتر ئەم سێ ڕەهەندە خزمەت ئایا بە ئێمەکە یاخود نایکە ئەمە ئەتوانین بە شێوازێکی ئەزمموی تاقیکەینەوە ئایا ئەو کەسانی کە سەردانی کۆمەڵایەتیەکەن ئەو کەسانی کە پەیوەندیان لەگەڵ دەوروبەریانە بەهێزە ئەو کەسانی کە هەمیشە هەوڵیان ناوە بە تەنگ کەسانی ترەوە بێن هەواڵپرسیەکەن ئەمڕۆژ تا زەمەنی پێشووتر بەڕاستی بێت لە دوو ڕوانگەی جیاوازەوە سەیریکەین مەسەلەن گەر بڵین ئێستا کە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازە کاتی خۆی بەهێز بوو ئەمە وەڵامێکی مەنتقی تایبەتی ئەوێ مەسەلەن کە لەسەری بۆستین بەڵام باسەکە بۆی دارێت نەبچڕێن بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزە ئەتوانم بڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان خزمەت بە کۆی ژیانی مرۆڤەکە لە تەمەنە جیاوازەکانی منداڵی و سیر کە تا تەمەنەکانی بە ساڵات چوون ئەمە لە ڕووی تەمەنەوە خزمەتی پێەکە لە ڕووی ڕەهەندی دەرونیەوە خزمەتی پێەکە ئەو کەسانی کە پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزە ئاسی دەرونیشان تا ڕادەیەکی باش هاوسەنگە کەمتر ئەو کەسانە گۆشەگیرە بن تووشی لێکەوتە و گرفتارە دەرونیەکانە بن کە خەڵکێکی گۆشەگیر تووشیە بێ ئەو کەسانی کە پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە پەیوەندی کۆمەڵایەتی خزمەتێکی کە بە ئێمەکە لە ڕووی سروشتی مامەڵەمان ئەبینی ئەو کەسانی کە زۆرتر تێکەڵاون مامەڵیان خۆشترە زمانیان شیرینترە ئاخاوتنیان جوانترە سەلیقەیان بۆ تێکەڵاوی بەڕاستی لە ئاستێکی باڵاترایە و ئەتوانن خزمەتێک بە بواری بوعدە کۆمەڵایەتی و کۆمەڵگەی گشتی ئەو شوێنە بکەن کە تیانیشتە جێبوونجا گوندە یا شارۆچکەیە یا خود شارێکی گەورەیە پەیوەندی کۆمەڵایەتی خزمەتێکی کە بە ئێماکە لە ڕەهەندێکی کەوە تەماشای کەین ڕەهەندی خێزانین ئەبینی ئەو کەسە ئەگەر سەرەتا هەر خۆی بوو بێ پاشان کە ژیانی خێزانی دروستەکە لەو ژیانەشە ئەتوانی ئەم حاڵەتی کە وەریگرتووە کۆمەڵایەتی بوونە ڕنگ باتەوە لەسەر ژیانی خۆی و خێزانەکەی کەواتە ئۆتۆماتیکی ئەمە ئەبێتە سیفەتێکی بۆ ماوەی بۆ منداڵەکانی بۆ ئەو کەسانی کە لەگەڵ ئەم ئەژین لەگەڵ ئەم و چوار دەوری ئەمە ئەژین کەواتە هەر کە خۆی چۆن لە قۆناغی منداڵیەوە فێر بۆ باریان هێناوە ژینگە کۆمەڵایەتیەکەش حتمما تەسیری کردووە لەسەری کۆمەڵایەتی بوونەکەش ئەکتیڤ و چالاکی کردووە لە ژیانی خێزانداریشە بۆ خۆی بێتە خێزانێکی کۆمەڵایەتی کەواتە ئەو کەسانەی کە لەم بەهرەمەندە بنە کەسانێکی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەیە جایتر ئایا بۆ کوتم ئەو سێپایە سەرەکیی کە کۆمەڵایەتی بوونی لەسەر بەندە ئایا لە ڕووی هاوکاری و بەتەنگەوە بوونەوە بێتە کەسێکی کۆمەڵایەتی یا لە ڕووی پرسیارکردن و هەواڵپرسینی کەسانێکی دیکەوە یاخود لە ڕووی سەردانکردنەوە چونکم ئێمە هەمانە کەسێکمان زۆر چالاکە لە ڕووی سەردانەوە بەڵام ڕەنگە لە هەندێک بواری هاوکاریەوە تواناو ئیمکاناتی کەم بێ هەندێکی ترمان هەیە چالاکە لە ڕووی هەواڵپرسینەوە ڕەنگە دەرفەتی سەردانکردنی کەم بێ هەندێکی ترمان هەیە چالاکە لە ڕووی پێکەوەییەوە واتە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی گرێ ئەدا لەگەڵ
کەسێک کە ئەبێتە هاوڕێ بەو زمانێک ئێمە باسی ئەەکەین ئیتر بە تەواویمان ئەبێتە هاوڕێی ئەتوانێت لە هەموو خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵی بژی هاوسۆزە لەگەڵی هاوخەمە لەگەڵی هاوشادیشە لەگەڵی ئەمە واکە پەیوەندیە کۆمەڵایەتێکە بە شێوەیەکی دروست بچەسپێ بەو شێوازەی کە ئەتوانێت خزمەت هەم بە خۆی بکە لە ڕووی دەرونیەوە هەم بە خۆی بکە لە ڕووی ڕەفتاریەوە هەم بە خۆی بکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەم بە کۆمەلگاشی بکات لە هەر سێ ڕوانگەکەی ترەوە کەواتە وەکوڵێ مانا و مەغزای کۆمەڵایەتی بوون ئەم حکمەتە گەورەی تایە کە ئینسان جوانتر ئەژی و باشتر ئەژی و ئەشتوانێن بڵێن دوور ئەبێ لەو لێککەوتە دەرونیانی کە کەسێ بە بۆنی ناکۆمەڵایەتی بوونەوە کە پێوترێت گۆشەگیری کۆمەڵایەتی تووشی ئەبێ ئەم کەسە لەو ئافاتانە قوتاریە بێ و دەربازیە بێ. باشەوە سەعادل لە هەر قسەیەکمان ئەمسیانمان کاماژمان پێ کردوتمان کە مرۆڤ بوونەوەرکی کۆمەڵایەتیە کەواتە ئەم سیفەتەی کۆمەڵایەتی بوونە لە مرۆڤدا لەگەڵ لەدایکبوونیدا تیادا بوونی هەیە باشە چ شتێک وا لە مرۆڤ دەکات وا لە تاکان دەکات کە ئەم سیفەتەوە لاوە بنێت و گۆشەگیر بێت و پەیوەندی کۆمەڵایەتی نەبەستێت. ئەگەر ئێمە سەیری بە یەک سەردێک بە ژیانی لەدایکبوونی مرۆڤ بکەین تا و کاتێک کە ئەگاتە قۆناغێکی تۆ بۆ خۆی ژیانی هاوساگیری دروستەکە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم ڕەهەندانی زۆر بە جوانیشی کردوێتەوە زۆر گرنگیشی پێداوە و هانیشی داوینکەوە ئێمە چەندە بە تەنگ یەکۆبین لە ڕووی کۆمەڵایەتی بوونی شەو چەندە ئیسفادەی لێ بکەین. نەریتی کوردەواریش لە پەنایە خزمەتێکی گەورەی کردووە لەم ڕوانگەیە بۆیە ئەبینی کورد بوون ئەو کەسانی کە کوردن ڕەهەندە کۆمەڵایەتەکانیان بەهێزتر حتا لە هەندێک لە نەتەوەکانی دیکە. منداڵ کە لەدایکە بێ هەر بە لەدایکبوونی منداڵەکە ئەبینی ئەو ماڵە جۆرێک لە خۆشی و لە حاڵەتێکی چالاک و ئەکتیڤبوون و ڕەهەندێکی کۆمەڵایەتی وردەوە لە ڕووی تێک ئەچووکم ئەگەر تەنها دایک و باوکێک بوون ئێستا بن بە سێ کەس. بە لەدایکبوونی منداڵەکە مەراسیمێکمان هەیە مەراسیمی ناونانی مناڵە ئەم مەراسیمی بۆ ساز دەکرێت مەراسیمە چۆن ساز دەکرێت تۆ کۆمەڵێک لە هاوڕێکانت لە خزمەکانت کەسە نزیکەکانی خۆت ئەوانەی کە پلەیەک و دوو سێ و وەک با بڵێن بۆ بڕە بۆ پلەکانی دیکەش هەمویان لە دەوروبەری کۆ ئەەکەیتەوە کەواتە هەر بەهاتنە دنیای منداڵەکە بۆ خۆی یەکێک لە ئەحکامەکانی کۆمەڵایەتی بوونی چەسپان پاشان ئەمە گەورە ئەبێ ساڵانە مەراسیمی هەیە دواتر ئەچێتە قۆناغێکی تر چێتە قۆناغی لاوێتی کاتێک کە ژیان دروستەکە دووبارە دێت با بڵێن بۆنەیەکی دیکەی کۆمەڵایەتی دروستەکە هەم لە شەکرا و خواردنەوە هەم لە مەراسیمی گواستنەوە ئەمە ئەبنە ڕەهەندێکی باش ئەبنە خزمەتکارێکی باش بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەم باش ئالێرەوە بچینە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێز بۆچی ئێستاکە ئاڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازە ئایا ئەگەر ئێمە توێژینەوەیەک بکەین بە فعلی ئەگەین ئەو قەناعەتێک کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازە یا ئەکرێت تاکێک لە ڕوانگەی خۆیەوە سەیری ئەم بابەتەکە بڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازە هۆکاری لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئێمە بێ بگەڕێنەوە بۆ مەسەلەن دوو ڕەهەندی زۆر چەسپی و لە کۆمەلگای یەکەم ڕەهەندێکی مەکانی دووهەم ڕەهەندێکی زەمانی ئایا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا کە زۆربەی دانیشتوانی شارەکان لە گوندەکانە نیشتەجێ بوون ژماری دانیشتوانی گوندەکان لە ڕووی خێزانیەوە ژمارەیەکی کەم بووە ئەم ژمارە کەمە زۆر بەشیان کەسوکاری یەک بوون زۆربەیان ئەگەر بڵێم هەموو شەوەیەکیش نەبوو بێ لە هەفتەیەکە چەند شەوێک بێجگەلەوەی کە ڕۆژێک یەکتریان بینیوە لە ماڵەکان یەکترا ژیاون پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز بووە ئەم ژینگەیە لە ڕووی با بڵێن مەکانیەوە ژینگەیە کە بوقعەیەکی جغرافی با بڵێن زۆر بەرفراوانی نییە بچووکە کەواتە گەیشتن بە چالاکی کۆمەڵایەتەکان و دەستگەیشتن بە یەکتر و سەردانکردنی یەکتر پێویستی بە هیچ هۆکارێکی گواستنەوە نەبووە وەکو ئۆتۆمبیل و با بڵێن هۆکارەکانی دیکە بە ئاسانی لە ماوەی چەند خولەکێکە هەموو گوندنشینەکان توانیوانە بە یەکەوە لە شوێنێک کۆ ببنەوە پاشان هەر لەم ڕەهەندە مێژوویەوە سەیریکەین ئەو کاتەی کە مەجلیسەکان کۆڕ و کۆبوونەوەکان بێجگەل لە قسە شتێکی دیکەیتیانە بووە تەنها قسەکردن بووە یاریکردن بووە پێکەوە ژیان بووە مەسەلەن بۆیە زاکیرە و خەیاڵات و فکری مرۆڤەکانیش لەم ڕەهەندانەوە خۆی کۆ کردوێتەوە بۆ نمونە هەیان بووە کە تەنها تەرکیزی لای ئەوە بۆ چۆن قسەیەکی خۆشی لە کۆمەڵ لە مەجلیسێکە وەرگرتووە هەڵی بگرێ بۆی کە ئەگەر هات و مەجلیسێک سازوەم قسە خۆشانە بگەڕێتەوە کەسێک شیکاری مەتەڵێکی لە کەسێک لە خۆی گەورەتر وەرگرتووە هەوڵی یا ئەمە کاتە پرسیارێ بۆی ئەگەر هات و کۆبوونەوەیە کرا ئەم مەتەڵە لە کەسانێکی دیکە بپرسێتەوە بزانێت چەندێکی ئەیزانن
بۆچی چووکم شتێکی دیکە نەبووە سەرقاڵیان کە بەڵام هێدی بەهۆی پێشکەوتنەکانەوە مەستەن ئامێرەکانی ڕادیۆ هاتنەکایە کە کەسێکە گەر پێشتر کەسێکی دیکە نەبووە بیدوێنێ بەڵام ئێستاکە ڕادیۆکە هەیە قسەی بۆکە کەواتە هاوڕێیەکی بۆ دروست بوو بە هاتنە بە پێشکەوتنی زیاتر تەلەڤیزۆن مەسەلەن هاتە ناو ماڵەکانی ئێمە کەواتە تەلەڤیزۆنیش بوو بە هاوڕێیەکی دیکە لەگەڵ ئێمەیە ئەگەر پێشتر ئێمە کەسمان نەبوو دوای ڕادیۆکە بوو بە هاودەم تەنهای جۆمان لێگرت ئێستاکە تەلەڤیزۆنەکە بوو بە هاوڕێیەکەوە ئەشیبینین ئەمە وای کرد حتا پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە شوێنە بچووکەکانیشە تۆزێ بچووک بێتەوە پاش ئەمە ئامێرەکانی پەیوەندیکردن دروست بوو دواتر ئامێرەکانی مۆبایل و ئەمانە ئەگەر ئەمانە ببنە هاودەم و هاوڕێکی مرۆڤ کەواتە مرۆڤ لەگەڵ ئەمانەیە بوو بە کۆمەڵایەتی بەس ئایا ئەمە توانیان ئەو سوودە کۆمەڵایەتیانەی یا ئەو سوودە دەرونیانەی کە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی وەکۆڵێ بەریەککەوتن و تێکەڵاویە خزمەتی کردووە ئەمیش هەمان خزمەتی پێ بگات بێگومان دەڵێن نەخێر ڕەنگە لە ئاستی معریفی و زانستی و تیۆریەوە هەندێک خزمەتی پێکرد بەڵام لە ئاستی کۆمەڵایەتی دەرونیەوە کەمتر خزمەتی پێکردووە ئەمە ڕەهەندە زەمانێکەی مەکانێکی عەفو ڕەهەندە زەمانێکەشی وەربگرین مەسەلەن ئێستاکە ئەگەر خەڵکانێک پێشووتر یەک خانەوادە بوو بن ئێستا ئەم خانەوادە بوون بە دەیان خانەوادە و دووریشن لێ بەڵێگەی ئەم خانەوادەیە شوێنە بچووکەکان بەجێهێشت هاتنە شارۆچکەکان بەجێهێشت هاتنە شارە گەورەکان لە شارە گەورەکانیشە بە شێوازێکی ئۆتۆماتیکی پەیوەندی کۆمەڵایەتی تۆزێک کاڵ ئەبێتەوە چونکە خزمەکان لە یەک دوورەکەونەوە ئەگەر پێشتر لە گوندێکا بوو بن ئێستا لە گەڕەکی کیشانین لە شارێکە نەرێکە لە گەڕەکیەکان کە چوویتە شوێنێکی دوورتر بە حکمی سەرقاڵی و ژیانی شارستانیش واکە کە ڕۆژ کەمتر مرۆڤەکان ئەتوانن سەردانی کۆمەڵایەتی بکەن کەواتە بە شەویش ئەگەر هیلاکەتی ڕۆژ هێشت بێتی هۆکاری هاتو چۆش نەبوو بێ ئەتوانە بڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکە و سەردانە کۆمەڵایەتیەکە لە ڕووی ئەم پایەیەوە لە ڕووی سەردانەوە تا ڕادەیەکی بەرچاو کاڵبوونەوەی تیابینین بەڵام وەکووتم ئەگەر لە ناو گوندێکە دە ماڵی تیا بوو بێ دە خێزانی تیا بوو بێ ئێستا ئەم دە خێزانە ئەگەر بە شێوەیەکی نۆرمال هەر یەکەیان بکەین بە 5 خێزانی دیکە کەواتە ئەبنە 50 ئایا سەردانیکردنی 5 خێزان دەگەڵ 50 خێزان ئەتوانین بڵێن ئەتوەکو یەک هاوسەنگە بن بە دڵنیاییەوە نەخێر کەواتە ئەمەش ڕۆڵی هەبووە لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا کاڵین بەرەو کاڵبوونەوە ڕۆشتووە ئەمە هۆکارەکەیەتی بەڵام خۆ ئەتوانین ئەگەر ئێمە دەرفەتی پایی یەکەمیشمان نەبوو بێ کە بریتیە بۆ لە دیدار و سەردان بەڵام دەرفەتی پایی دووەمان هێشتاکەمەوە کە بریتێ لە هەواڵپرسین و پەیوەندیکردن چووکم ئامێرەکانی پەیوەندیکردن ئەو هۆکاری بۆ ئاسان کردوون کێمە بتوانین بیخێنە خزمەتی خۆمان لەگەڵ یەکێکا قساکەی ڕاستە بە چاو نایبینی خۆ ئەگەر توانم بڵێم تۆزێ خۆشت ماندووکەی بە چاویش ئەیبینی زۆربەی ماڵەکان خەتی ئەنتەرنێتی تایە ئەدی کاکە لایڤ بکەرە با ڕوو بە ڕوویەک ببینین نەک هەر لێرە لەگەڵ ئەو خزمەت کە لە شارێکە ئەتوانین لەگەڵ ئەو کەسانی خۆت لە دەروی وڵاتیش نیشتە جێبوون بە ئاسانی تۆ ڕوبەڕوویە قسە بکەن و پەیوەندی کۆمەڵاتیش بگۆڕن زۆر باشە مرۆڤ هەمیشە حەزەکە ئەگەر خۆشیەک یان ناخۆشیەکی هەبوو خەڵک زیاتر بەدەمیەوە بن لەو کاتانە زیاتر پێویستت بە کەسانی ترە بەڵام پرسیارەکە لێرەدا ئایا ئێمە پێویستکە تەنها لە کاتی خۆشی ناخۆشەکانە سەردانی یەکتر بکەین یان شێوازی سەردانیکردن و پەیوەندی کۆمەڵاتیەکان ئەبێت چۆن بێت بۆی کە کاریگەر بێت و ئێمە سوودی لێبینی سوودێکی ئاڵوگۆڕ لە نێوان خۆوان و مرۆڤەکانی دەوروبەرمان دروستکەین ئەوە ڕامانە کێشێ بۆ قسەیە کە گەر ئێستا کەڵێت لە ماڵەوە بڵێ بچین بۆ سەردانی ماڵی فڵانێ بۆ هیچ بووە ئەبێ شتێک ڕووبە ئینجا سەردانەکە دروست بێ خۆی ئەمڕۆ خەڵک بەعام سەرقاڵە بەڵام سەرقاڵیەکە مانای وانییە کە ماندووە بەڵکو سروشتی مامەڵەکە وای لێ کردووە کەس بە ماندوویەتی بکە یعنی لێ بپرسە بۆ دیارنی ئەڵێ مەجالم نییە باشە ئەی بە شەو لە ماڵ نییە بەڵێ بە شەویش لە ماڵەوەیە کەسمانەیە زۆر ئەکتیڤە لە شەوێک ئەتوانێت 3 سەردانی کۆمەڵایەتی بکە هەر ئێستا کەش مەسەلەن لە کاتێکە ڕەنگە سەرقاڵی ئەو لە سەرقاڵی ئەو کەسەی تر زیاتر بێ کە ئەڵێ سەرقاڵم بەڵام ئەو توانێت کەسێکی چالاک و ئەکتیڤ بێ ئێمە پاساو ئەهێنینەوە توانم بڵێم پاساو ئەهێنینەوە بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیمان لاواز بووە ئایا پاساوەکە پاساوی کاتە پاساوی ئیشە پاساوی ماندوێتیە پاساوی نەگونجانە پاساوهێنانەوەی بۆ بەرامبەر پێشەوەی کە تەلەفۆنەکە بکڵێ بەخوا لەوە ئەچێ لە ماڵ نەبن بخوا لەوە ئەچێ ماندوو بن بخوا لەوە چێ دەستیان گیرابێ ینی کۆمەڵی پاساوی بۆ ئەهێنێتەوە کاکە تۆ لە باتی ئەو حکومەیە تۆ لە باتی خۆ حکوم بە ئایا ئەمانە
ئەکەنە ئەوەی کە ئێمە سەردانی کۆمەڵایەتیمان لاواز بێنە خێر ئێمە ئەگەر وەکو کتاکێکی مسلمان سەیریکەین سەردانی کۆمەڵایەتیە بێتە واجب باشە ئایا تەنها لە کاتی بۆنەکانە ئێمە سەردانی یەکتری بکەین یا لە کاتی ئاسایشە بێگومان ئەگەر ئێمە لە کاتی ئاساییە سەردانی یەکترمان نەکرد ئەو سەردانە لە کاتی بۆنەکانیشا تامو بۆ و چێژێکی تایبەتمان پێ نابەخشێ بۆیە هەستەکەی ئەویش ئەبێتە ئەرچێک لە سەرمان ئەوە داوەتی کردوم ئەگینانە ئەچووم ئەوە نەخۆش بوو ئەگینانە ئەچووی ئەوە پرسەیەکی هەیە ئەگینانە ئەچووی کەواتەگە لە کاتی ئاساییە ئێمە بە تەنگی یەکەوە بووین تێکەڵاو بووین لەگەڵ یەکتر هەواڵی یەکترمان پرسی بەبینین یەک خۆشحاڵ بووین بە خۆشیەکانی یەک زیاتر گەشاینەوە بە دڵنیاییەوە لە کاتی بۆنەکانیشا سەردانەکان نەک پێویستن بەڵکو خزمەتێکمانەکە و بەڵکو وجودی ئێمەش ئەسلمێنێ و پەیوەندیەکەشمان بە زیندوی ئەهێڵێتەوە واتای خزمایەتیش زیاتر بەرجەستەوە بێ بەڵام ئەگەر تەنها بوو بە کاتی پێویست خۆ ڕەنگە لە کاتی پێویستە نەکرد کەسە نزیکەکان کە خزمی و پەیوەندیکی خزمەتیان بە یەکەوە هەیە کەسانی دیکەش دیان سەردانی ئەو کەسەکەن کەواتە نابێتە جۆرێک لە ئازایەتی ئەوە جۆرێکە لە ئەرک سباشمان سعد وەزین لە ئێستادا قەیرانی دارایی ڕوویکرێتە هەموو ماڵەکان و لانی ئاوەری باشنی بەڵام تا چەند گرنگە کە لە ئێستاشدا ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکان و سەردانیکردنی بە تایبەت کەسە نزیەکان پشتگوێ نەخێن زۆر جار لەوانەیە بڵین با بچین بۆ ماڵی فڵان کە دەڵێن وازی لەبێنە ئێستا قەیرانی دارایی با نەبینێ بارگرانێکی دیکە بۆ سەران بەڵام سەردانیکردن مرج نییە ئەوەی کە تۆ لانێکی ئابووری زۆر بخێتە بەردەم ئەم میوانی کێتە لات بەڵام بینینەکەی لە هەمووی باشترە لە هەمووی یعنی ئەوەی کە یەکتر ئەبینن و هەواڵێکی یەکتر ئەپرسن ڕوبەڕوو بە تایبەت بۆ کەسە پلەیەک و دووەکان تا چەندێک گرنگە لەم کاتەشدا ئەمە پشتگوێ نەخێن ئەم پرسیارە ڕامانە کێشێک من ئەگەر پرسیارێک بکەم بڵێم ئایا مرۆڤ لە ڕووی جەستەییەوە ئازاری هەبێ باشەیە لە ڕووی دەرونیەوە کامیان ئەوەنترە جەستەیەکە ئەهوەنترە جەستەیەکە ئەگەر ئازاری هەبێ ئەکرێ بە ئازار شکێنێک کۆتایی بە ئازارەکەی بێ بەڵام لە ڕووی دەرونیەوە ئازاری هەبوو هیچ شتێک ئازارەکەی ناشکێنێ وەکو ئەوەی کە پێویستە ئەو هەنگاوانی بۆ ئازارشکاردنەکە پێویستە بیگرێتە بەر کەواتە ئێمە هەندێک شت هەیە لە خۆمانی قورسەکەین ئەڵێن ئەگەر سەردانی ماڵی فڵان کەس بکەین ئیلا بێ چا و شیرینی و میوە و چرەس و چی و هەموو شتانە ئەمانە وای کردووە ڕاستە بەشێکە لە ڕێز بەشێکە لە ئەتەکێت بەشێکە لە جوانکاری لە ماڵە بەشێکە لە قەدرگرانی ئەو خانەوادەیە لێ باش ئەگەر نەبوو نابێ ئێمە سەردانی بکەین یەخۆ ئەتوانین هەر ئەو چایی کە خۆی ئەیخواتەوە با دوو پیاڵە زیاتریشی تێکە تۆش لەگەڵی ئەخویتەوە ڕەنگە هەرو میوەی کڕی بێتی بەدڵنیاییەوە زیاتر لە خێزانەکەی خۆی نەک چەند جۆرێک لە میوە بۆ ئەوەی کە ئێمەش لەگەڵی بەشدار ئەبین بەڵام ئەو خزمەتە گەورەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆ پێی ئەەکەی وای لەکەی ئەگەر خەمی هەبێت تا ئەندازەیەک هەست بە ڕەوان بۆ کۆڵی ڕەوینبوونەوەی خەمەکانی بکە ئەگەر پێشتر کۆمەڵێک یادەوەری خراپی لە زێهنا دروست بوو بێ ئەوە تا ئێستاکە لەم کاسا کەس لێو ناپرسێت کەس سەردانە ناکە کەس هەواڵە ناپرسێت کەس بە تەنگتەوە نی بەڕاستی ئەتوانی تەنها بە کۆمەڵێک وشەی جوان ڕفتاری شیرین هەنگاوی جوان قسەگەل و یادەوەریەکی خۆشکەی گەڕیتەوە ئەندازێکی باش لە خەمەکانی بڕێویتەوە دەی خۆ ئەگەر دیوەکەی تریشی بڵێن ئەگەر کەسێک توانی لەم کاتەیە بە تەنگ خزم و دۆست و کەس و هاوڕێ و دراوسێکەکەیەوە ببێ ئەگەر ئەتوانێت خی گەورە بەسەری کردوێتەوە بەدڵنیاییەوە ئەمەی کە ئێستا پێویستە لە هەر کاتێکی دیکە زیاتر کەواتە ئەم کەسانی کە ئەتوانن بە تەنگەوە بن ئێستاکە دەرفەتێکە خی گەورە بۆ ئەمی نردوو خزمەتی تیاکە دەرفەتێکە بۆی ڕەخساوە کە بتوانێت وجودی خۆی تیا بسەلمێنێ ئەم بۆ نەش بکاتە ئەوەی کە نەکە سەردانی کرد بگرە هاوکاریشی کردن دەی خۆ ئەگەرەوەشی پێنەکرا ئەتوانێت کۆمەڵی قسەی باش بکە ئەگەر ئەوەشی پێنەکرا ئەتوانێت دیدارەکە بڕەخسێنێ بەڵام ئیلتیزاماتەکە قورس نەکرێ بەشێک لێمە ئیلتیزاماتەکەمان لەسەر خۆمان قورس کردووە هەم ئیلتیزاماتی پێشوازی لە میوانی هەم ئیلتیزاماتی سفرەخوانی میوانداری ڕاستە هەموو بەتایبەتی خاتونێک لە ماڵە یان پیاوێکە خاوەنی ماڵەکەی ئەتوانم بڵێم حەزەکە کاتێک کە میوانداریەکە سفرەکەی ڕازاوەترین سفرە بێ جوانترین سفرە بێ باشترین خوان بێ لە پێناوی ئەو ڕێز و شکۆیی کە بۆ میوانەکەی دانێ دەی خۆ ئەگەر ئەمەش نەبوو کاتی خۆی کە ئەگەر بەم شێوازە کاتی خۆی بیر لە سەردانی کۆمەڵایەتی بکرایەتەوە هەر ئەو کاتەش پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە بوو ئەو کاتانە ئەوە وەکو ئێستا نەبوو ڕاستە ئێستاکە ئێمە قورئان شتێکی جوانی فێرکردوینە فەرمی ئەگەر حتا چوویتە بەردەرگا وتمانە کاتە ئامێری پەیوەندی کردن نەبووە هەتا تەلەفۆنێکی وە بکە بڵێ کاکەوە لە ماڵەوە بن سەردانێکتان بکەین ئەوە گونجاوە سەردانێکتان بکەین ئەی بەرنامەی چوونە دەرەوەتان نییە لێتان تێک بین ڕوخسەت وەرەگری اینجا چی بەڵام
لە قورئانە باس لەماکە کاتێک کە تۆ چوتە بەر دەرگاکەی تەقەت لە دەرگادا فەرمووی لێ نەکردی بگەڕێرەوە. ئەی باشە خەڵکی پێشودانی ئێمە کاتێک کە ئامێرەکانی پەیوەندیکردن نەبووە، من بیرم دێ کە منداڵبی لەگەڵ باوکم یان لەگەڵ خێزانەکەمان ئەچین بۆ سەردانێک، ئەگەر ئەو ماڵە لە ماڵ نەبوونە پێشتر نەمانزانیوە کە لە ماڵەنیانە، نیشانەیەکیان بە دەرگاکەوە بەجێ ئەهێش کاکەوە هاتین بۆ ماڵی ئێوە، بۆ دوونە پەتێکیانە بەس بە خۆڵفی دەرگاکەیانەوە یاخود نووسینێکیان نووسی بۆیان بەجێ ئەهێشتن، یان نیشانەیەکیان ئەکرد مەسەرەن کاکەوە هاتین بە ماڵی ئێوە بەم ناو نیشانە، ئەم کەسێک ئەچوو بۆ ماڵەوە ئەیزانی یەکێک لە خزمەکانی لە دۆستەکانی لە هاوڕێکانی سەردانی کردن بەس نەی ئەزانی کێیە، ئەویش دەکەوتە فکر و خەیاڵاتی ئەوێ چۆنم کەسە بدۆزێتەوە. ئێخۆ ئەو کاتە هەمان سەردان و دیدار ئەو چێژ و خۆشی هەبووە بگرە زیاتریش، بەڵام نەک بەم قورسی کە ئێستاکە ئێمە سەیریەکەین، ئەوەت کەواتەوە مالی هاتووە سەردانەکانیش لە ناخە قەنەعەتێکمان بۆ دروست بووە کە ئەرکن ئەرک بۆ بەرامبەرەکە بەجێ هێڵن. ئەمە وامان لێکات کە ئێمە نەک چالاکیە کۆمەڵایەتێکە ئەنجام نادەین، خۆشمان بەرەو گۆشەگیری ئەڕۆین، چونکە ئەگەر ئێمە هاتو کەسێکی چالاک نەبووینە ڕووی کۆمەڵایەتی وامان لێ دێت دەوروبەرەکەش لەگەڵ ئێمە چالاک نابن، ئەڵێ سەردانەکە تۆ بچۆ سەردانێ بکە بەڵام ڕەدی زیارەتەکەش هەیە، کەواتە ئەگەر تۆ دووجاچی سەردانی کەسێکی ترت کرد چاوەڕوانی ئەوەت هەیە کە ئەوی سەردانێکی تۆ بکە. ئەم کاتە پەیوەندی کۆمەڵایەتەکە نەک نابێتە بارگرانی ئەبێتە خزمەتیش بۆ ئەم، کەواتە ئێمە ناچین بۆ ئەوەی لەوێ شت بخۆین، ئەچین بۆ ئەوەی لەوێ خزمەت بکەین، ئەچین بۆ ئەوەی لەوێ دیدار بکەین، ئەچین بۆ ئەوەی لەوێ بیرۆڕا ئاڵۆگۆڕ بکەین، ئەچین بۆ ئەوەی ساتێک خەمەکانمان بەبا بدەین. ئەمە خزمەتەکە یا خزمەت ناکە، هەم لە ڕوانگەی دینیشەوە ئێمە تووشی ئەجرە بین، هەم لە ڕوانگەی خزمەتیشەوە ئێمە ئەو ئەرکەی کە لە سەرشامان جێبەجێمان کرد دەبینە خزم و دۆستێکی باش. سپاس دەکەین مامۆستاگیان، ئێمە کاتمان کۆتایی هات، سپاس بۆ کاتی بێمت بەخشی. بەڕێز مامۆستا عادل تۆفیق سەنگایی و ڕێنمایی کاری پەروەردەیی کە لەم تەوەر لەگەڵمان بوو، سپاس بۆ زانیاریتان. دەست خۆش مامۆستا، سپاس دەکەین.